جاوەی خۆشە ئەو بەرەو پیری تۆیە مانگێکە ئەو بەرەو پیری تۆیە ئەڵە وەرە با پاکەکەمەوە یەکنا تۆ بەخۆ بێ حەزەکەی ئاتۆزە دواتر بێ و حەزەکەی بکەێتە کاتەی ڕۆژ کورتەوە حەزەکەی چیز حەزەکانە زۆرە بۆ یەک مانگ ڕۆژ و کە ئەیامن معدوداتە رسول الله صلی الله علیه و سلم فەرمێن نا ئەو بەرەو پیری تۆیە ئەو پەلەیەتی تۆ پاک کاتەوە تۆ خۆ پەلەو نییە لە پاکردنەوەی خۆ بەس ئەو پەلەیەتی تۆ پاک کاتەوە ئەوەنە نیعمەتێکی گەورەیە هەوڵ بدە شکری ئەڵڵا بکە کاتێک کە ئەگەیتە ڕەمەضان خۆی شکری ئەڵڵا بکە جەل جەلالوه کە گەشتیتە ڕەمەضان نیعمەتی ئەڵڵا جەل جەلالوه نیعمەتیش پێویستی بەچی هەیە بە شکرکردن چۆنی شکریەکەی پێش هەموو شتێ ئەو نیعمەتە بەکار بهێنی لە ڕەضامەندی ئەڵڵا جەل جەلالوه ئەگەر ئەو نیعمەتە لە ڕەضامەندی ئەوە بەجێ بهێنی بەکار بهێنی ئەو شکری ئەڵڵات کردووە جەل جەلالوه ئەگەریش بەڕاستی قەدری نەزانی لێت بڕوە ئەو کوفرانیت کردووە رسول الله صلى الله عليه وسلم فرمي أتاكم شهر رمضان فرمي خلقينا وكاتك لمدينة خلقي ورد برو رمضان الروح فرمي أي مسلمانان أو إيوة شهر رمضان مانجي رمضان برو بيتاناو جاوي خوشا أو برو بيدي توي مانجيكا أو برو بيدي توي على ورا باك كامو يقنا تو بخوبه حزكي أتو زد دواتر بيو حەزەکەی بکەێتە کاتەی ڕۆژ کورتەوە حەزەکەی چیز حەزەکانە زۆرە بۆ یەک مانگ ڕۆژ و کە ئەیامن معدوداتە رسول الله صلی الله علیه و سلم فەرمێن نا ئەو بەرەو پیری تۆیە ئەو پەلەیەتی تۆ پاک کاتەوە تۆ خۆ پەلەو نییە لە پاکردنەوەی خۆ بەس ئەو پەلەیەتی تۆ پاک کاتەوە ئەوەنە نیعمەتێکی گەورەیە ئەفەرمێ شهر مبارك وەصفی ڕەمەضانەکە فەرمێ مانگی ڕەمەضان هاتە پێشتان بەرەو پیرتان دێ مانگێکی مبارەک ئەگەر ئینسانێ بەرەو ڕووی تۆ بێ سوور بزانی استیفادەیەکی دنیایی بە تۆ گەێنێ ئێستا کە بەرەو پیرە هاتووە چۆن باوەشی بووەکەیتەوە چۆن دەستی بووە بێ بۆ تەڵقە چۆن خۆڵکیەکەی چۆن لە ماڵەوە دانی چۆن خواخواتە هەژ نەڕوە چونکە ئیسفادەت پێگەێنێ خواخواتە هەموو ڕۆژە بێتەوە چونکە ئیسفادەت پێگەێنێ ئەم ڕەمەضانە پڕە لە بەرەکەتی ئەڵڵا جەل جەلالوه بێت تۆ خواخوات بێت لە ڕەمەضانە بی بخەفەت بخۆی کە ڕەمەضان 6 مانگ نییە مانگێ بووە و مانگێک نەبووە مانگێ بووە و مانگێ نەبووە و باشتر بوو بۆ تۆ فرسەتی زیاترە هەبوو ئەگەر کەسێکی چاکەکاریش بی بۆ بەرزبوونەوە و بەرزبوونەوەی زیاتر لە بەهەشتا لە پلەکانت هەر پێ خۆشتر بێ مانگێکە پڕە لە بەخشینی ئەڵڵا جەل جەلالوه پڕە لە بەخشینی ئیلاهی فەرمێ پڕیەتی لە بەرەکەتی ئەڵڵا جەل جەلالوه کاکە لەو مانگەیە ئینسان خۆی ئەگەر بێت و تۆزێک بەدیقەتەوە تیا بژی و بیگوزارێنێ بینێ هەست بە بەرەکەتەکە لە کاتیە هەست بە بەرەکەتەکە لە خەویە هەست بە بەرەکەتەکە لە ئیشیە هەست بە بەرەکەتەکە لە عیبادەتیە هەست بە بەرەکەتەکە لە قسەیە لە کرداریە لە دڵ و دەرونیە لە هەموو شتێکە هەست بە بەرەکەتەکە ئەگەر بێت و بە ئاگاییەوە ئەو مانگە تێپەڕێنێ بەڵام ئەگەر بێت و بۆ شێوەتەی نەپەڕێنێ وەڵا هەست بە هیچ ناکە هەر هەست بە هیلاکی و ماندوویەکە و هیچ تر بۆ هیچی بۆ نامێنێتەوە کە رسول الله صلی الله عليه وسلم فەرمێ رب صائم ليس له من صيامه إلا الجوع والعطش فرمي زۆر کەس هەیە مانگەکە تێپەڕێنێ لە ڕۆژوەکەی بەس چی بۆ مێنێتەوە برسێتی تونیەتی نەکەی لەو کەسانە بی بەرەکەتی ئەو مانگە هەر هەمووی بەهرەمەند بەلەی پاشانە فەرمێ فرض الله عليكم صيامه الله جل جلاله ڕۆژووی ئەو مانگەی لەسەر ئێوە فەرض کردووە ئینسان خۆی مەسلحەتی خۆی نازانێ لەوانەیە ئێستا بدرایەتە دەست خۆمان تانێ فەرضی کەم لە سەرتان یاننا خەڵکی وەڵا با فەرض نەبێ نەوەک نەیتوانین بەڵام الله جل جلاله هەرەوێ پاکە کاتەوە تۆ خۆ مەسلحەتی خۆ نازانی هەرەوێ پلە بەرز کاتەوە هەرەوێ ئەجر و پاداشتی بەنسیب بکە فەرضە لەسەرت بۆی ئەجر و پاداشتەکەی بەدەست بهێنی بێ ئاوە سەیری بکەی وەکو دیاریەکی الله جل جلاله چونکە خودی ئەو مانگە بەو شێوەیە بە ئومەتەکانی پێشوو نەدراوە و بێمە دراوە ئومەتانی پێشوو ڕون و ئاشکرایە کە یەهود عاشوڕایە گرت لا بەس لە عاشوڕایە بە ڕۆژەوە یەک ڕۆژ ئەگەر بڕۆی تەماشای تەواوی ئومەتەکانی تر بکەی ڕۆژیان هەیە بەس لە ڕەمەضانان هەیە لە کاتی ترایە هەمووی لە ڕۆژی ترایە بەڵام الله جل جلاله ئومەتی ئیسلامی تایبەت کردووە بەم مانگی ڕەمەضان و هەر لەو مانگەشا قورئانی بۆ دامەزان وەفەرمێ الله جل جلاله ڕۆژوەکەی لەسەر فەرض کردوون ئەو فەضلەی بە هیچ ئومەتێنەیە بە ئێوەی داوە ڕۆژی ئەو مانگە بۆیە هەوڵ بدەن لە بەرەکەتی ڕۆژوەکەی سود ببینن تفتح فيه أبواب الجنان وتغلق فيه أبواب الجحيم
وتغل فيه مردة الشياطين دەرگاکانی بەهەشتی تیا ئەکرێتەوە دەرگاکانی جەهەنەمی تیادا ئەخرێ دەرگاکانی جەهەنەمی تیادا ئەخرێ بە دوو شێوە لەلایەن ئەڵڵا جەل جەلالوه خۆیەوە کەس ناچێتە ناوی لە ئیمانداران وەلەلایەن ئەڵڵا جەل جەلالوه دیسان خۆیەوە بەناڕاستە خۆی لەناو عەبدەکانە بەوەی کە شەیطانەکانیان بۆ بەستێتەوە بۆی تاوان کەمتر بکەن یاخود هەر نەیکەن و بەهۆیەوە ئینشاء الله بچنە بەهەشتەوە پاشانە فەرمێ شەیطانەکانە بەسرێتەوە تایە لله فيه ليلة خير من 1000 شهر ئەو مانگی ڕەمەضانە شەوێکی تایە کە ئەجر و پاداشتی ئەو شەوە زیاترە لە چەندێ لە 1000 مانگ ساڵێن ليلة القدر ئەجر و پاداشتەکەی هێشتا 4 ساڵ واناڵێن بەس خۆی ئاەتەکان فەرمێکی خير من 1000 شهر یعنی لەوەش زیاترە لە 84 ساڵ زیاترە لەوانەیە هەزاران ساڵ بێت تۆ چزانی بە پێی خۆماندووکردن و دڵ ئامادەبوون و خشوعتە لەناو ئەو شەوەیە لەو جێگایە کە پێویستە لە ناویابی هەتا وەکو تۆ دڵی زیاتر لەو شەوەیە ئامادە بێ جەستەت زیاتر لەو شەوەیە ئامادە بێ زوبانت لەو شەوەیە زیاتر ئامادە بێ تۆ لە 84ەکە بەرەو سەرەوە ئاڕۆی بە پێی کۆششی زیاترت باشانە فەرمێ من حرم خيرها فقد حرم فەرمێ هەر کەسێ لە خێری ئەو مانگە بەهرەمەند نەبێ ئەوە بەڕاستی خێرێکی زۆر گەوری لە کیس چووە کاکە لێ خۆشبوونی ئەڵڵات لە کیسە چێ ڕزگاربوون لە جەهەنەم لە کیسە چێ ئەجری 84 ساڵ عیبادەت زیاتریش لە کیسە چێ ئەجری ئەو هەموو تەراویحە لە کیسە چێ ئەجری ئەو هەموو قورئان خوێندنە لە کیسە چێ ئەجری ڕۆژوەکە لە کیسە چێ ئەیتر چی ئەمێنێتەوە تۆ چیت ئەمەد هەمووی لە دەستدا وەی بەڕاستی گرنگە ئەم معنایانە لە مێشک و داماخمانە بێ ئەنجا داغڵی مانگی ڕەمەضان ببین بۆی هیچ شتێکی لێ بە فیڕۆنەین و بیکەینە مانگێک کە ئینشاء الله بەهرەمەند بین لێی بۆ شێوەی کە ئەڵڵا جەل جەلالوه ئەیەوێت ئەمە ئەو خاڵانە بوو کۆتاییم پێێنا ئینشاء الله دەرسی داهاتوە گەرکرا نهێنیەکانی ڕۆژوو باسەکەین وردە بە چەند دەرسێک لەگەڵ نهێنیەکانی ڕەمەضان خۆشی